سڵاوتان لێبێت قوتابیانی بەڕێزی پۆلی 12 من مامۆستا سەرباز میراودەلی مامۆستای فیزیە لە ئامادەی شۆڕشی زانستی کچان لە تەلەڤیزۆنی پەروەردەیی هەولێردا بابەتەکان ڕوون دەکەینەوە و پرسیارەکانی ڕاهێنان و پێداچنەوەی بەند و بەشەکان هەمووی شیکار دەکەین. قوتابیانی بەڕێز لە هەر پرسیارێک گیر و گرفتت هەیە دەتوانانی کۆمنتمان بۆ بنووسی و لێرە بە ڤیدیۆ وەڵامتان بدەینەوە. فەرموو دوێنێ باسی کەرتی بەندی یەکەممان کرد لە بەشی یەکەمدا، ئەوڕۆ بەندی دووەمە لە بەشی یەکەم. باشە بەندی دووەمیان کەرتی دووەم لە بەشی یەکەمدا باسی لێکەوتە تاودان ئەیتی و چەقە تاودان دەکات. یەکسەر لە پرسیارەکان پێدادەین وەکو باسمان کرد پێشتر مامۆستایەکانی بەڕێز هەموو بابەتەکانیان بۆ ڕوونکردنەوە زۆر بە جوانی. دێنە سەر پرسیارەکە بزانین چ دەڵێت. نیوەتیرەی دێسکێکی کۆمپیوتەر، نیوەتیرانی چی؟ یعنی ئار یعنی نیوەتیرە. ئەگەر لێکەوتە خێرایی میکرۆبێک لەسەر لێواری پەپکەکە لێکەوتە خێرایی واتە VT 1.8 مەتر لەسەر چرکە بێت. گۆشە خێرایی دێسکەکە چەندە؟ گۆشە خێرایی واتە چەندە؟ ئاگادار بە یاسای VT تەماشا بکە کاکە خێرایی یعنی لێکەوتە خێرایی دەکاتە گۆشە خێرایی. ئەو یاسا زۆر ئاسانها خێرایی گۆشە خێرایی، بەڵام گۆشە خێراییەکە چی لەگەڵا؟ نیوەتیرەی لەگەڵا. ئەمە لە پرسیارەکەدا دەمان هەیە چ بدۆزینەوە؟ گۆشە خێرایی بدۆزینەوە. زۆر ئاسانە. گۆشە خێرایی چی لەگەڵا؟ جاران ئار بڕواتە دوی دەبێتە دابش ئار واتە دەبێتە VT دابش ئار. بەس دانانەوەمان دەمێنی ئۆمێگا دەکاتە VTەکەمان چەندە؟ 1.8 باشە. ئەدی ئارەکەمان چەندە؟ ئارەکە 0.6 یان 6 کە دابشی دەکەین ئەنجامی ئۆمێگامان دەکاتە 31.3. ئۆمێگا بە چ دەپێورێ؟ ڕات لەسەر چرکە. ئەو یەکێک لە پرسیارەکان پرسیارێکی ئاسان و خۆشە. دوای بابینە سەر پرسیارێکی دیکە هەر لەسەر ئەوەی خشتەی داوە تەبعاً لە خشتەکەدا دەڵێ لەم خشتەی خوارەوەدا هێندە نەزانراوەکان پڕ بکەرەوە بە ئاوابیێنینە پێش بۆی جوانتر لێمان دیار بێت. یاڵە بابینە سەر پرسیارەکە بزانین چ دەڵێت. لە پرسیارەکەدا گەر تەماشا بکەی لەقی ئەلف باشی کارکەین دەڵێت ئەگەر R 0.03 بێت و ئۆمێگاش 121 ڕات لەسەر چرکە بێت ئایا VT چەندە؟ ئەمەش یاسامان هەیە. وەڵام لەقی ئەلف دەزانین کەوا VT دەکاتە R ئۆمێگا. دەمانەوێت چ بدۆزینەوە؟ VT. بەڵام ئاگادار بە ئەلێرە دەبێت ئەوە بەڕات لەسەر چرکە بێت کەواتە تەواوە گۆڕینی ناوێت. فەرم بە علیکەین. ئارەکەمان چەندە؟ 0.03 جارانی. ئۆمێگاکەمان چەندە؟ 121. ئەنجامەکەمان VTمان دەکاتە 3.35 مەتر لەسەر چرکە. VT بە مەتر لەسەر چرکە دەپێورێت. لقی بائیش بە هەمان شێوە لقی با دەتوانی شیکار بکەین داوای ئۆمێگای کردووە. ئەمە یاسایەکمان هەیە لقی با دیسانەوە دووبارە دەبێتەوە. VT دەکاتە R ئۆمێگا لەوەوە ئۆمێگا دەکاتە جاران ئار بڕاتەوە دوی دەبێتە دابش ئار VT لەسەر ئار یەکسانە بە. VTەکەمان چەندە؟ ئەو لەقی با شیکار دەکەین ئەو VTەکەیە. VTەکەمان 0.75 لەسەر ئارەکەمان چەندە؟ ئارەکەشمان 0.05 یەکسەر ئەنجامەکەمان چەندەکە؟ دەکاتە 15. VT بە چ دەپێورێت؟ مەتر لەسەر چرکە. دینە سەر شیکارکردنی جیمەکان وەکو پێشتر باسمان کرد گرنگن و گرنگی تایبەت بە خۆیان هەیە چونکە جیمەکان گۆڕینیان تێدایە. ئاگادار بە فەرموو بزانین لە جیم گۆڕینی چی تێدا. ئاگادار بە تەماشا بکە تەماشا دەڵێ VT چەندە؟ دەڵێ ئۆمێگا 1.2 ڕیف لەسەر چرکەیە. ئەدی ئار چەندە؟ 3.8 مەرجە بیگۆڕین بۆ ڕاد لەسەر چرکە. یاڵا ئۆمێگا چۆن دەگۆڕێت؟ ڕیف چۆن دەگۆڕێت بۆ ڕاد لەسەر چرکە؟ ڕیف لەسەر چرکەکە جارانی 2 پای دەکەین. باشە یەک جاران 2 پای ئۆمێگا دەکاتە 2.4 پای بە چ دەپێورێ؟ ڕادێ لەسەر چرکە. یاڵە بەس دانانەوە. جیم داوای چی کردووە؟ داوای VT کردووە. یاسای VT دەکاتە خێرایی دەکاتە گۆشە خێراییەکە چی لەگەڵە R. بەس دانانەوە جیمەکە ئارەکەمان چەندە؟ 3.8 جاران. ئۆمێگاکەمان چەندە؟ 2.4 پای دەتوانی بڵێ 2.4 جاران 3.4دا.
ئەو ئەنجامە جارانی دەکەی و ئەنجامەکەمان بۆ دەردەچیت دەکاتە لەوەوە VT دەکاتە 28.6 VT بە مەتر لەسەر چرکە دەپێورێت. ئاگاداری یەکە گۆڕینەکان بەدەنە ئەو یاسانە ئاسانن یاسا کورتەکان ئی بەشی یەکەم پرسیاری خۆی لێ دێتەوە یاسا کورتەکانیش دەزانێت چێوا بزانم دلتا ثێتا دلتا S لەسەر R و VTR ئۆمێگا و ATR ئەلفا و ئۆمێگا ئەڤەرج دلتا ثێتا لەسەر دلتاتی و ئەوانە ئەلفا دەکاتە دلتا ئۆمێگا لەسەر دلتاتی ئەو یاسا کورتەکانی پێداڵن لە بەشی یەکەم و گرنگیشە. ئەو جارەی لەسەر لێکەوتە تاودان کاکە یاسای لێکەوتە تاودانمان هەیە پێویستە بیزانی تاودان یان لێکەوتە تاودان دەکاتە گۆشە تاودان ها لەوێ خێرایی بوو گۆشە خێرایی بوو لێرە تاودان گۆشە تاودان هەموو کاتێک گۆشەکە چی لەگەڵا ئاڕی لەگەڵا دەفەرم باو پرسیارە و داوکراوەکانی دیاری بکەین و بزانین چۆن شیکار دەکرێت. پرسیارەکە دەڵێ گۆشە تاودانی خولێنکەیەک لە کەرنەڤاڵی خۆشیدا گۆشە تاودان یعنی چی یعنی ئەلفا بە چش دەزانم ئەلفا بۆ خۆ دەڵێ گۆشە تاودان بە چی دیکە دەزانم بەڕاد لەسەر چرکە دووجە دووری کچێک لە ناو خولێنکەکە کە دانیشتووە لە چەقی خولانەوەکە چەندە کاکە دووری کچ لە چەق دووری تەن لە چەق یعنی نیوە تیرە ینی ئار دووری واتە ئار دووری کچ لە چەق واتە ئار ئەگەر لێکەوتە تاودانەکەی 3.3 مەتر لەسەر چرکە دووجا بوو لێکەوتە تاودان واتە ئەیتی دەفەرموو بە ئەو پرسیارەشی کار بکەین یاسای تاودان دەکاتە گۆشە تاودان لێکەوتە تاودان دەکاتە گۆشە تاودان گۆشەکان هەموو جارێتیان لەگەڵە ئاڕیان لەگەڵە پرسیارەکە داوای ئاڕی کردووە ئار دەکاتە لێکەوتە تاودان لەسەر ئەلفا و یەکسانە بە لێکەوتە تاودانەکەمان چەندە لێکەوتە تاودانەکەمان 3.3 لەسەر ئەلفایەکەمان چەندە 0.5 لەوەوە ئارەکە دەکاتە ئەو بە حاسیبەی دابەشی دەکەی 3.3 دابشنی و دەکاتە 6.6 ئار بە چ دەپێورێ بە مەتر دەپێورێت. ئەوش پرسیارێکی خراپ نەبوو بابینە سەر پرسیارێکی دی هەر لە ڕاهێنانەکەیدا بزانین هەر داوای دووری کردووە کەواتە پێویست ناکە شیکاریکەین یەکسەر بۆ خۆت شیکاریکە هەر هەمان شتا یەکسەر بەس دانانەوەیە دیسانەوە ئەو باسی چ دەکا مەتر لەسەر چرکە دووجە ئاڕیدا ئەو جارێک شتێکی دیدەیە باوی هەڵکەین یعنی با دوولا دنیانێکی تێدا بێ شیکاریکەین هەرچەندە دوولا دنیانەکەشی ئاسانە یاڵا دەڵێ گۆشە تاودانی چرخەیەک ڕەوڕەوەیەک چەندە کاکە گۆشە تاودان یعنی چی ئەلفا دەبێ ناوەکان بزانی هێندێک قوتابی بەڕەسێ ناوەکان نازانی ناوەکان دەبێ بزانی بۆ ئەوی چ بکەی بزانی چی یاسایەک بەکاردێت کاتێک لێکەوتە تاودانەکەی لە دووری 0.15 مەتر دووری یعنی ئار بە مەتریش دەزانی ئەو ئارە لێکەوتە تاودانەکەی بگاتە ئەوەندا واتەوە چێ داوێتی ئەو لێکەوتە تاودانە بە چش دەزانم مەتر لەسەر چرکە دووجا ئەو چرکە دووجا کاتۆتە ئێرە با لێرە بۆ بنووسم مەتر لەسەر چرکە دووجا ئەوە ئەیتیمان هەیە پرسیارەکە داوای ئەلفای کردو ئەمە یاسایەکمان هەیە لە نێوان ئەوانەدا دەڵێن تاودان یان لێکەوتە تاودان دەکاتە گۆشە تاودان هەموو کاتێک گۆشەکە چی لەگەڵا ئاڕی لەگەڵا ئێدەمان هەیە چ بدۆزینەوە گۆشە تاودان بدۆزینەوە گۆشە تاودان جاران ئار دەبێتە دابش ئار ئەوەشیان ئەیتی لەکوێ ئەیتی لەسەرەوە بەس دانانەوەی ژمارە ئەیتێکەمان چەندە 9.4 جاران دەتوان سالب 2 لەسەر ئارەکەمان چەندە 0.15 لەوەوە ئەنجامی ئەلفامان دەکاتە 0.63 ڕات لەسەر چرکە دووجا ئەوش پرسیارەکە شیکار کرا دینە سەر پرسیاری دیکە ئەو جارەی پرسیار لەسەر چەقە تاودان با یاسایەکەت بۆ بنووسم یاسای چەقە تاودان بزانین یاسایەکانیان چییە کاکە یاسای چەقە تاودان واتە ئەیتی دوو یاسامان هەیە VT دووجا گوێ بگرە و ئەیتی یەکسان ئەیتی نا ئەیسی ئەفو چەقە تاودان سنتەر یعنی ئەیسی ئەیسی واتە سنتەر باوی سپیکەینەوە باشترە يلا اي سي يعني چەقە تاودان اي سي يعني چەقە تاودان يلا يا ساكان ينسيا فيتي دووجایە یان ئۆمێگا دووجایە واتە چەقە تاودان ڤیتیشی لەگەڵت بە دووجا و ئۆمێگاشی لەگەڵە بە دووجا کامەی بەکاردێنم درا و داوکرا ئەو بڕیارەمان پێ دەڵێت هەر کاتێک ڤیتیمان بەکارنە ڤیتی دووجا لەسەر ئارە ئەگەر ئۆمێگامان بەکار زاران ئارەوەتە ئار لە تەنیشتی دەبێت ئەو دوو هاوکێشە بەکاردێ بۆ یاسای چەقە تاودان بەڵام پێویستە بزانین لە یاسای چەقە تاوداندا
کامە بەکاردێنین بە پێی درا و داواکراو ئۆتۆمبیلێک لە ڕێڕەوێکی بازنەی بەلەکەوتە خێرایەکی بڕنەگۆڕ دەسوڕێتەوە ئەگەر ئۆتۆمبیلەکە 48.2 مەتر دوور بێت واتە ئار دوور بێت لە چەقی ڕەوڕەوەکە چەقە تاودانەکەی چەقە تاودان یعنی چی ئەی سی لێکەوتە خێرایەکەی چەندە واتە داوای چی کردووە VT کردووە لێرەدا گوێ بگرن چونکە هێندێک قوتابیمان هەیە کێشەی لە دوو لە دو نێوان دەبێت فەرموو یاسای چەقە تاودان بەکاردێنم ئەیسی کاکە ئەوەیان یان ئەوەیان بە پێی درا و داوەکرا و پرسیارەکە داوای VT کردووە کەواتە ئەو هاوکێشە بەکاردێنم کە VT تێدایە ئەوەیان VT تێدا کەواتە دەبێتە چی VT دووجا لەسەر چی لەسەر R دەمان هەیە VT بدۆزینەوە هەر کاتێک سەرا نەزانراو بوو ئەو دوانە جاران دەکرێن بۆ خۆت ئەوانە دەزانی AC جاران R بەڵام ئەگەر تەماشا بکەی نەزانراوەکە VTە توانی دووشە ئەو توان دووە وەرەوە بڕۆ هاتەوە V توان دوو هەر کاتێک نەزانرا و توانی دوو بوو لەلایەکەی دی ڕەگ دروست دەبێت ئەو بیکە قانون هەر کاتێک نەزانرا و توانی دوو بوو لەلایەکەی دی کامل ڕەگ دروست دەبێت ئەوە ڕێگەکەمان بۆ دروست کرد کەواتە لەوەوە VT یەکسانە ڕەجی ئەیسیەکەمان چەندە 8.05 ئەدی ئارەکەمان چەندە 48.2 لەوەوە VTمان دەکاتە VT دەکاتە ئەوە جارانی دەکەی دوای ڕێگەکەی بۆ وەرگرە و بڕۆ بە خێرچی 9 مەتر لەسەر چرکە کەواتە ئاگاداری ئەو دوو لەو دنیاوانەی بە ئاگادار بە و گرنگە پرسیارێکی دیکەمان هەیە با بزانین ئەوەیان داوای چ دەکات داوای چ دەکات وەرە ئۆتۆمبیلێکی پێشبڕکێ لەسەر ڕێڕەوێکی بازنەی بە گۆشە خێرایی ئەوەن دەڕات لەسەر چرکە جەماعەت گۆشە خێرایی یعنی ئۆمێگا ئەگەر چەقە تاودانی ئۆتۆمبیلەکە چەقە تاودان واتە AC دووری نێوان ئۆتۆمبیلەکە و چەقی ڕێڕەوە بازنەیەکە چەندە دووری نێوان ئۆتۆمبیل و چەقی ڕێڕەوی بازنەی یعنی R دووری تەن لە چاق یان لە تەوەرەی خولانەوە یعنی R ئاگاداری ئەو تێبینەی بە فەرموو با یاساکەی وەرگرین یاسای چەقە تاودان بەکاردێنم بەڵام ئەو یاسای بەکاردێنم کە ئۆمێگای تێدایە واتە R ئۆمێگا دووجە بۆ خۆی ئۆمێگای داوە کەواتە دەمانەیە چ بدۆزینەوە لێرە R بدۆزینەوە R یەکسانە ئەیسێکە لە جێی خۆی لەگەڵ R نەزانراوە بینی جارانە دەبێتە دابش ئۆمێگا دووجاش دەنووسینەوە فەرموو ئارەکەمان یەکسانە ئەیسێکەمان چەندە ئەیسێکەمان 15.4 ئەدی ئۆمێگامان چەندە 0.512 0.512 نەکەی بکەی ئەو تواندوی لەبیر بکەی چونکە ئەگەر ئەو تواندوی لەبیر بکەی ئەگەری هەیە ئەنجامەکەشی تێدا بێت کە ئەنجامەکەشی تێدا بوو دڵت خۆش دەبێت بەڵام بەداخەوە 2 دەرەجەت لە دەست دەچیت یەکسەر دەڵێن R یەکسانە کە ئەومان دابش ئەو تواندوی کرد ئەنجامەکە دەکاتە 58.7 R بە چ دەپێورێت مەتر ئەوشمان شیکار کرد پرسیارێکی خراپ نەبوو جوانە لێرەدا ئاری داوە لەگەڵ ئۆمێگا دەڵێت چەقە تاودان چەندە ئاسانە بەس دانانەوەیە با شیکارێکین چونکە ئەمە هەموو پرسیارەکان شیکار دەکەین هەوڵی جدی دەدەین تۆپەڵە قوڕێک لە دووری حسابی هەموو تەلەبێک دەکەین هەموو سینەکان باشە لە چەقەکەوە لەسەر ڕەوڕەوەیەکی لەگەڵ دروستکرا و گڵێنکە دانراوە ئەگەر گۆشە خێرایی ڕەوڕەوەکە ئەوەندە ڕاد لەسەر چرکە بێ کاکە گۆشە خێرایی یعنی ئۆمێگا بڕی چەقە تاودانەکەی چەندە چەقە تاودان واتە AC چەندە دەیڵە فەرموو یاسایەکمان هەیە چەقە تاودان دەکاتە R لەبەرەوەی ئۆمێگای داوا کەواتە ئەمیش دەڵێم R ئۆمێگا دووجا بەس دانانەوە چونکە داوای AC کردووە ئارمان چەندە 0.2 جاران یان 0.20 فەرقی نییە جاران ئۆمێگامان چەندە 20.5 تواندوو نەکەی بکەی ئەو تواندوی لەبیر بکەیت چونکە زۆر جار تەلە بە تواندوێکی لەبەر دەکا ڕێگێکی لەبیر دەکا و ئەنجامەکەشی تێدای و ئەنجامەکەش هەڵەیە لە ئەنجامدا ئەی سیمان بۆ دەکاتە 84.05 مەتر لەسەر چرکە دووجا ئەوش پرسیارەکەمان شیکار کرد و بڕۆ بە خێرچی
ئەو جارێ دینە سەر پێداچنەوەی بەندی یەکی تە بەشی یەکەم بەندی دووەم بەشی یەکەم بەندی دووەم با بزانین ئەو پرسیارەکە چ دەڵێت دەیاڵە دێ فەرم گۆیەک بە گۆشە خێراییەکی ناگۆڕێ یعنی گۆشە خێرای ینی ئۆمێگا لەسەر پەتێک کە درێژیەکەی درێژی پەت یعنی ئار دەسوڕێتەوە لێکەوتە خێرایی گۆیەکە بدۆزەوە لێکەوتە خێرایی ینی چی ینی VT بدۆزەوە باشە ینی ئۆمێگای داوە ئاڕی داوە دەڵێ VT بدۆزەوە یاسای VT بەکاردێنین بۆ خۆ دەزانی خێرایی دەکاتە گۆشە خێرایی گۆشەکە چی لەگەڵا ئاڕی لەگەڵا کۆرە نەچی بڵێ دووجا ئەو دووجایە تایبەت بە چەقە تاودان دووجای لەگەڵە ئاگادار بە چەقە تاودان دووجای لەگەڵە بەس VT دووجای لەگەڵ نییە ئاگادار بە چونکە ئەو خەڵەتانم دیتۆ بۆیە حەزم لێنێ ئەو خەڵەتانە بکەیت ئارەکەمان چەندە 5 جاران ئۆمێگامان چەندە 5 جاران 25 مەتر لەسەر چرکە بۆ چونکە خێرایی بە مەتر لەسەر چرکە دا پێ و رێت بینە سەر پرسیارێکی جوان پرسیارێکی ڕاقی پرسیارێکی مهم بڕۆ سەرتر بۆی هەردووکی حەڵکەین پێکەوە پرسیارەکە دەڵێ ئەگەر لێکەوت ئەو 2 ساڵ لە وەزاریاتەوە قوتابیانی بەڕێز ئەگەر لێکەوتە تاودان موجب دامەتە لەسەر چرکە دووجا بێت مشکلەمان ژمارەکە نییە بەس موجب و سال بوو سەفرمانەیە چی بەسەر گۆشە خێرایەکەی دادێت کاکە گۆشە خێرایی زیاد دەکات ئەگەر ئەیتی موجب بێت گۆشە خێرایی چ دەکات کاکە زیاد دەکات واتە ئەوە بە تێبینی بۆ خۆت بینوسە هەر کاتێک ئەگەر لێکەوتە تاودان لێکەوتە تاودان ئەگەر موجب بوو لێکەوتە تاودان ئەگەر سالب بوو لێکەوتە تاودان ئەگەر سفر بوو ئەو سێ ئاڵەتەمان هەیە لێکەوتە تاودان ئەگەر موجب بوو ئەلێرە موجبە ئەو گۆشە خێرایی چی لێ دێت زیاد دەکات زۆر میمە سالبەکەش هێناوەتەوە ها نووسیتی ئەدێگەر سالب دەبێت ئەتۆش دەڵی گۆشە خێرایی چی لێ دەکات ئەگەر سالب بوو کەم دەکات ئەوە زۆر مهمە بەس ئەوە میمە تا ئێستا نهاتوتەوە هەر کاتێک ئەیتی سفر بوو ئەو گۆشە خێرایی جەماعات ناگۆڕێت چ دەکێت ناگۆڕێت دەتوانم بڵێم وەکێ خۆی دەمێنێتەوە وەک خۆی دەمێنێتەوە ئەوە گرنگە بۆ خۆت بیزانی ئاگادار بە ئەو تێبینیانە بزانە باشە یاڵە بزانین دوایوی ڕەش ئەگەر گۆشە خێرایی پەپکەیەکی خولاوە گۆشە خێرایی یعنی چی ینی ئۆمێگا چەقە تاودانی ئەو کەسە چەندە چەقە تاودان یعنی ئەیسی چەندەکە کە داوای ئەیسی کردووە ئەگەر لە دووری 12 مەتر لە چەقی پەپکەکەەوە وەستا بێت واتە دووری تەنێک لە چاق واتە ئار کەواتە ئەیسی دەوێت و ئار و ئۆمێگای داوە یاسای ئەیسی کە گوتمان دووجای لەگەڵە ئۆمێگا دووجا دەکاتە ئار ئۆمێگا دووجا ئەو یاسات لەبەرە ئار ئۆمێگا دووجا ئەگەر ئار ئۆمێگا بە بەتەنێ دووجای لەگەڵ نەبا دەبوو بە یاسای VT تێکەڵ نەکەی ها نەکەی تێکەڵکەی یاسای ئار ئۆمێگا دووجا ئەیسیمان دەکاتە چەندین تە لە بەغەڵت دەکات کاکە یاسای ئەیسی تەماشا چەند لێک نزیکن دەکاتە ئار ئۆمێگا دووجا یاسای VT دەکاتە ئار ئۆمێگا ها تەماشا بکە ئەوە دووجای لەگەڵا ئەوە دووجای لەگەڵ نییە ئاگادار بە چەقەکان دووجان لەگەڵە چەقەکە ئارەکەمان چەندە ئارەکە 12 جارانی ئۆمێگامان چەندە 1.2 نەکەی بکەی تواندوی لەبیر بکەی ئەگەر لەبیرت کرد دوایی نابێت چونکە پرسیارەکەت غەڵەت دەبێت 17 جارانیکە تواندوی کە و جارانیکە دەکاتە 17.28 مەتر لەسەر چرکە دووجا چونکە چەقە تاودان بە مەتر لەسەر چرکە دووجا دەپێورێت بڕۆ دەیبڕۆ وەرە کاکە ئەوە بەندی دووەم بوو واتە کە بەندی دووەم لە بەشی یەکەم کەرتی دووەم لە بەشی یەکەم اینجا دینە سەر کەرتی سێم ئەدی پێداچوونەوەی بەشەکە پێداچوونەوەی بەشەکەی کەرتی دووەم و سێم دوای پێکەوە شکار دەکەین هەموو پرسیارەکان ئەو هۆکارانەی کە جوڵەی بە سووری بازنەی دروست دەکەن چەقە هێزە جابۆیە لە یاسای چەقە هێزدا ئەمە کۆمەڵێک یاسامان هەیە تەماشا دەستی من کە کاکە ئەوە یاسای چەقە هێز
وەرە بەچ بنووسم شین باشە ناباسەوز بێ یاسای چەقە هێزمانەیە جەماعەت دەکاتە MAC ئەوە پێی دەگوترێت یاسای دووەمی نوێتن لە جوڵەی بە سووردا FEC دەکاتە MAC یاسای دووەمی نوێتن لە جوڵەی بە سووردا ساڵێک لە وەزاری شاد بووە دەگوت کام لەمانەی خوارەوە یاسای دووەمی نوێتنە لە جوڵەی بە سووردا و دەشتوانم دای بنێمەوە چۆن دای بنێمەوە FEC یاسایەکی دیش بنووسم و دەشتوانم FEC یاسایەکی دیکەش بنووسم باجێکینەوە تەماشا کاکە FEC دەکاتە MAC ئێمەکەی با بنووسینەوە FEC دەکاتە MAC ئێمەکەی با بنووسینەوە دەزانین یاسای AC دەکاتە VT دووجا یەکێک لە یاسایەکان لەسەر R کاتە لە جێ AC نووسیمان VT دووجا لەسەر R و AC یاساکی دیشی هەیە دەکاتە R ئۆمێگا دووجا دیسانەوە یاسای چەقە تاودان و چەقە هێستا لەبە تێکەڵ دەکا کاکە تێکەڵ مەکە چەقە هێز بە ئێمە هایانی ئێمی لەگەڵە MAC MVT دووجا لەسەر R MR دووجا بەڵام چەقە تاودان بێ ئێمە یاین چی دەیاڵە پێ بڵم یعنی بۆ منە چەقە تاودان دەکاتە VT دووجا لەسەر R کاکە ئێمی لەگەڵ نییە چەقە تاودان دەکاتە R ئۆمێگا دووجا ئێمی لەگەڵ نییە ئەگەر ئێمت لەگەڵ خستی عین دەبێتە یاسای چەقە هێز تێکەڵ نەکەی ئەوانە کاکە ئەوە ئێمی لەگەڵ نیە چەقە تاودان بەڵام چەقە هێز ئێمی لەگەڵە چونکە ئەگە پرسیارێکمان بۆ بینیتەوە بارستاییمان بداتێ بڵێ چەقە تاودان بدۆزەوە تەلەبەت بارستایەکەش لەگەڵ جاران دەکات چونکە شتیوامان دیتووە لە ئیمتحانەکانی قوتابی ئاگادار بە لێرەدا ئاتۆ دەبێت چ بکەی ئەگەر داوای AC داوا کرد بەس VT دووجا لەسەر ئارە چی ئیشت بە ئێمەکەی نییە یان R ئۆمێگا دووجایە ئەگەر ئۆمێگای دابوو ئیشمان بە چنیە کاکە ئیشمان بە ئێمی نییە لە چەقە تاودان بەس ئەوەی ئێمی لەگەڵە چەقە هێزە دێڵە با پرسیارە ئەلکەیم زین چ دەڵێت دەڵە فڕۆکەوانێک لە فڕۆکەیەکدا بەلێکەوتە خێرایەک دەفرێت بڕەکەی 30 مەتر لەسەر چرکەیە تەماشا بکە ئەوە لێکەوتە خێرایی بە لێکەوتە خێرایی یعنی VT یەکسانە ئەوەندە 30 مەتر لەسەر چرکە ئاگادار بە لە پرسیارەکەیان ئەوە بەکاردێت یان ئەو دوانە زۆر بەکاردێن ئەگەر ئەوە شیدا بۆ دەتوانی بەکاری بێنی ئاگادار بە پێی درا و داوکرا لەسەر ڕێڕەیەکی بازنەی نیوەتیرەکەی نیوەتیریانی چی کاکە نیوەتیریانی R ئەگەر بۆ هێشتنەوەی فڕۆکەکە لە ڕێڕەوە بازنەیەکەیدا پێویستمان بە هێزێک بێت بڕکەی 635 نیوتن بێت یعنی ئەوە FEC FEC پێی دەگوترێت چەقە هێز هەندێک دار پێمان ناڵێت چەقە هێز دەڵێ ئەو هێزەی کەوا دەبێتە هۆی جوڵەی بە سوور ئەو هەر چەقە هێزە یان پێمان دەڵێ ئەو هێزەی دەبێتە هۆی پەیدابوونی جوڵەی بازنەیی ئەوەشان هەر چەقە هێزە باشە یان دەڵێت ئەو هێزەی کەوا ئاراستەکەی ڕوو چەق بێت دیسانەوە هەر چەقە هێزە ئاگادار بە چەقە هێز ئەو ناوانەی هەیە فەرموو بزانین داوای چی کردووە ئایا بارستایی فڕۆکەوانەکە چەندە یعنی داوای چی کردو داوای ئێمی کردو ئێم بارستایی کردو ئەرە یاسای چەقە هێز کامەی بەکاردێنم تەماشا بکە بە جوانی بۆ ئەوەی فێربی ئەلێرە یاسای چەقە هێز ئەوە بەکاردێنم ئەوە لە پرسیارەکە VT داوە کەواتە دەبێ هاوکێشێک هەڵبژێرم VT تێدا بێ ئەوان هەڵدەبژێرم ئێم VT دووجا لەسەر R ئەمە دەمان هەوێ ئێم بدۆزینەوە ئێم تەماشا دەمان هەوێ ئێم بدۆزینەوە لەوەوە ئێم دەکاتە تەماشا بکە FEC لە جێی خۆی لەسەرەوە ئێمەکە جاران کەرتێکی لەگەڵە ئەوانەی دوولا دنیایان نازانن جاران کەرتێک لەگەڵ نەزانراو هەیە بڕواتە ئەو دی و هەڵدەگەڕێتەوە واتە ژێرە دەبێتە سەرە واتە FEC جاران R و سەرش دەبێتە ژێرە لەسەر VT دووجە بەس دانانەوە یاڵا فەرموو FECەکەمان چەندە کە داوێتی 635 نیوتنە 635 نیوتنە جاران ئارەکەمان چەندە 100 لەسەر VTمان چەندە VT ئەگەر تەماشا VT بکەی 30 کۆرە نەکەی بکەی لە بیر بکەی تواندوی لە بیر بکەی ئاگادار بە ئەو تواندو زۆر میمە چونکە ئەوە 30 ئەگەر تواندوی بکەی دەکاتە 900 یعنی زۆر فەرق دەکە ئاگادار بە کەواتە بارستایی کەسەکە دەکاتە 7.6 کیلۆگرام
باشە بارستاکەی زۆر قورس نییە قەڵەو نییە ئەو بارستاکەی 7.6 کیلۆگرام دەرچوو گرنگە جوانە پرسیارەکە هاتوتەوە لە وەزاری و پرسیارە تەبان ئاگادار بە پرسیاری وزاریش بوو وە لە وزاری چقە هێز کەیفی پێدێت ها چقە هێز پرسیارێکی لێ دێتەوە جا خۆی یان شەریعەتەکەی وایان یاسایەکەی چقە هەیە زۆر گرنگە ئاگادار بە وەرەوە وای لات ئاەتە ئاواتەوە ئاگادار بە کۆڕە چقە هێز پرسیاری خۆی لێ دێتەوە جا ئیسابی دێتەوە پرسیارە شەریعەتەکانی دێتەوە ئەوە ئاگادار بە منداڵێک لەسەر جۆلانەیەک دیلانەیەک کە هەڵواستراوە بەلەقی درەختێکەوە دانیشتووە پەتەکە وڵی ئەوە هەر پرسیارەکەی پێشتریانی بەس چ گۆڕاوە بەس ژمارە گۆڕاوە یانی پێویست ناکە شیکارێکی ینی تەماشا بە فکرەکەت دەمێ یاسای FEC بەکاردێت VT داوە بەڵێ VT داوە دەکاتە MVT دووجا لەسەر R پرسیارەکە داوای ئێمی کردو دیسانەوە ئێم دەکاتە FECەکە لە جێی خۆی دابش R جاران R جارە VT دووجا دابش VT دووجا واتە ئەو کەرتە بڕاتە و دی هەڵدەگەڕێتەوە ژێرە بوو بە سەرا سەرە بوو بە ژێرە بەس دانانەوە ئەوە دراوەکان دراوە و بڕۆ بخێرچ فەرموو پرسیاری دووەم پرسیاری دووەم پرسیاری دووەم پرسیاری دووەم بەڕاستی پرسیاری دووەم پرسیارێکی زۆر زۆر جوانە ئاگاداری بە پرسیاری دووەم پرسیارێکی زۆر زۆر جوانە یەکێکە لە پرسیارە نایە بەکەن دەیاڵەدەی یاسایەکمان هەیە یاسایەکە چ دەڵێت با بزانین پرسیارەکە چییە هێلێک بارستایی یعنی ئێم لەسەر ڕێڕەوێکی بازنەییدا کە چێوەکەی چێوەی داوە زۆر زۆر مهمە چێوە دەتوانم ناوی لێ بنێم ئێس دەکاتە 3.25 کیلۆمەتر کیلۆمەتری شەبی گۆڕم بۆ مەتر 3.5 کیلۆمەتر کیلۆمەتر بۆ مەتر جارانی هزار دەکرێت کاکە جارانی هزار 3.25 دەکاتە 3.25 چونکە جاران هزارمان کرد هەر کاتێک کیلۆمەتر بگۆڕین بۆ مەتر جاران هزار دەکرێت یەک تێبینیت با پێ بڵێم لە ئێستاڕە هەر کاتێک چێوەی بازنە دی یەکسەر نیوەتیرە بدۆزەوە یاسا چێوەی بازنە 2 پای ئارە نازانم لەبەرتەیان لەبەرت نییە هەر کاتێک چێوەی بازنەیدا یەکسەر ئار بدۆزەوە چێوەی بازنە دەکاتە 2 پای ئار ئار دەکاتە چێوەی بازنە بۆ خۆ دەزانی بە ئار دەکاتە چێوەی بازنە چونکە ئارەکە نەزانراوە جاران 2 پای دەبێتە دابش 2 پای دەکاتە چەندە چێوەی بازنەکە 3000 لەسەر 6.28 کە دابەشی دەکەی ئەنجامی ئار دەکاتە 570.5 متر کەواتە تێبینیەکی وەرگرە هەر کاتێک چێوەی بازنەیدا ئەوە نیوەتیرە بدۆزەوە ئەوە نیوەتیرەمان دۆزیەوە پاشان کە نیوەتیرەمان دۆزیەوە دین ئەمە چ دەکەین دوایوی بزانین داوای چی کردووە ئەگەر بڕی هێزی پێویست بۆ پەیداکردنی جوڵەی بازنەی پێم گوتم هەر کاتێک گوتی هێزەی جوڵەی بازنەی پەیدا دەکا واتە چقە هێزە FECە ئایا لێکەوتە خێرایی ئۆتۆمبیلەکە چەندە یعنی داوای چی کردووە کاکە VT کردو یەکێکە لە پرسیارە نایابەکان گرنگەکان وەزاریەکان پرسیاری دووەمی ئەو ڕاهێنانەی لە وەزاری ئەو پرسیارە هاتۆتەوە 2 جار بۆ 3 جار گرنگە یاڵە یاسایەکەمان دەڵێت چی دەڵێ FEC دەکاتە داوای لێکەوتە خێرایی کردووە پێویستە ئەو هاوکێشە بەکاربێنم کە لێکەوتە خێرایی تێدایە MVT دووجا لەسەر R داوای VT کردووە تەماشا بکە بە جوانی ئاگادار بە VT دەکاتە ڕەجی بۆ ڕەگی بۆ ڕەگی چونکە نەزانراوەکە VTە کە توانی دوویە هەر کاتێک نەزانرا و توانی دوو بوو ڕەگ دروست دەبێت کاکە VT چی لەگەڵا جاران M دەبێتە FECەکە با بنووسینەوە لە جێ خۆی FEC باشە FEC باشە VT دووجا چی لەگەڵا جاران M دەبێتە دابش M چونکە هەڵدەگەڕێتەوە
ئەدی VT دووجا کە نەزانراوە چی لەگەڵە دابش R بڕواتە ئەو دوی دەبێتە جاران R تەواو بەس دانانەوە لەوەوە VT یەکسانە بەڕەگی FC چەندە 2140 جاران ئاڕەکەمان چەندە نیوە تیرە ئەوەتە ها ئەگەر نیوە تیرەی نەدۆزیەوە تۆزێک کێشت بۆ پەیدا دەبێ هێندێک تەلەبەمان هەیە ئەو نیوە تیرە نادۆزیتەوە سێوەکە دادەنێتەوە لە جێی نیوە تیرە چون غەڵەت دەکا وە دەزانێ ئەگەر مەتر بوو کیلۆمەتر بوو یەکسەر یعنی ئار غەڵەتە کاکە دووبارەی دەکەمەوە هەر کاتێک چێوەی بازنەیدا فەوری ئار بدۆزەوە بۆی کێشت بۆ دروست نەبێ جاران ئارەکەمان چەند دەرچوو 570.5 لەسەر ئەدی بارستایەکەمان چەندە بارستایەکە 905 VT یەکسانە کاکە ئەوە جارانی کە دابش 905 کە پاشان ڕێگی وەرگرا کە ڕەگت بۆ وەرگر دەکاتە 35 متر لەسەر چر کە بۆ چونکە VTە ئەو پرسیارێکی جوان و ڕاقی بوو بۆ وەزاری گرنگە جوانە دینە سەر ئەو هاوکێشەی کە ئەمن کەیفم پێدێت یعنی پێویستە بەڕاستی زۆر گرنگی پێ بدەیت چونکە بەڕاستی کەم ئەسیلە هەیە یاسای هێزی کێشکردنی لە نێوان دوو تەنی تێدا نەبێت جا شەرتیە ئێسابی بێ کاکە لەوانەیە پرسیارێک بێ لەسەر یاسایەکە بۆ نمونە پرسیارەکە دەڵێت دووری نێوان چەقی دوو تۆپی بلیار بدۆزەرەوە یعنی R دووری نێوان چەقی دوو تۆپی بلیار R جەماعەت ئێستا یاسایەک بەکاردێنین ئەمن ناوم لەو یاسایە ناوە یاسا مهمەکە یاسا گرنگەکە یاسا زەخمەکە چونکە بەڕاستی نایاب ئەویشیان هێزی کێشکردنە لە نێوان هەموو دووتەنێکدا جی نەگۆڕی کێشکردنی گشتی چەند جاراتە تۆ دەڵێ ئەو جێناوی چێ لەو هاوکێشەدا نەگۆڕی گشتی کێشکردن یان کێشکردنی گشتی M1 M2 لەسەر R دووجا گرنگ ئەو یاسایە گرنگە کاکە یاڵە گرنگ یاڵە فەرموو ئەوەیان ئێفیجەکەمان نووسی و بارستایی یەکەمیان واتە ئێمی یەکەم و بارستایی دووەمیان واتە ئێمی دووەم بڕی هێزی کێشکردنی نێوانیان 8.9 جاران دەتوان سالب 11 نیوتنە داڵە بە ئەوەی وەرگین هێزی کێشکردنی نێوانیان یعنی FG ئەوەندەیە 8.92 جاران دەتوان سالب 11 لە خواری نووسراوە ئەزەکەی با لێرە بۆ دنووسم جاران دەتوان سالب 11 بە چش دەپێورێ نیوتن دەپێورێ و لە هەر پرسیارێکدا ئیسابیمان بۆ بێنیتەوە جیمان دەداتێ بەس بۆ خۆشت بیزانی خراپ نییە نەخراپ نییە دەبێ بیزانی چونکە ساڵک لە وەزاری هاتبووەوە گوتبووی لەو هاوکێشەدا نرخی جی چەندە ئەتۆش دەتگو 6.673 جاران دەتوان سالب 11 دیاڵە فەرموو ئێستا پرسیارەکەمان یەکەکەشی هاتبووە ساڵک نیوتن دۆت مەتر دووجا لەسەر کیلۆگرام دووجا ئەو لە ڤیددیۆکانی پێشتر باسمان کردو چۆن دەردێت ئەوە دەفەرموو پرسیارەکە باشی کارکەین قوتابیانی بەڕێز هەر کاتێک داوای ژێرەی کرد ئەوە ژێرە لەگەڵ ئەوەی جێگەی خۆیان دەگۆڕنەوە واتە دەبێتە چی R دووجاکەی نانووسم ئێستا پێ دەڵم یەکسەر دیکەمە ڕەگ کاتەر کاتێک نەزانرا و ئاڕە ئێستا دەڵێ دووری بدۆزەوە ئەوەشان دووجایە کە دووجا بوو چ دروست دەبێت ڕەگ دروست دەبێت چونکە نەزانرا و تواندوو بوو ڕەگ دروست دەبێت ئەوە گوتمان جێگەی خۆیان دەگۆڕنەوە جیەکە لەسەرەیە لە تەنیشتی یعنی لەسەری ئاگادار بە M1 M2 لەسەر FG دەیاڵە دەی فەرموو دوای دێین دەڵێین R یەکسانە ڕەجی بەس دانانەوەی ژمارەیە خۆت تیارە نیە جێکەمان چەندە 6.673 جاران دەتوان سالب 11 جاران ئێمی یەکەممان چەندە 0.3 جاران ئێمی دوومان چەندە 0.4 FG مان چەندە FG 8.92 جاران دەتوان سالب
دەتوان سالب 11 ئەوە جا بە عاسبی بۆ خۆت دەتوانانی لێکی دێ و دەشتوانانی ئەو دەتوان سالب 11 لەگەڵ دەتوان سالب 11 سەرەتا بڕوێنی پاشان بەکەوانە ئەوە جاران کە دابش ئەوە کە پاشان ڕێگی بوەرگرە لە ئەنجامدا ئارمان بۆ دەردەچی بە 0.3 ماترێ. ئایا ئەو پرسیارە هاتوتەوە لە وەزاری؟ بەڵێ هاتوتەوە. ئایا چەند جار؟ جارێک، دوو جار، سێ جارێک هاتوتەوە لە وەزاری وە زیاتریش هاتوتەوە وە زۆرش گرنگە. وە ساڵک لە وەزاری چۆن گۆڕی بوو؟ قوتابیان باوەشت پێ بڵم قەیناکە مشکلە نیە. گوتبووی ئەگەر بارستایی یەکەمیان گوێ بگرەجا 300 گرام بێت و بارستایی دووەمیان 400 گرام بێت، یعنی یەکە گۆڕینی خز بۆ ناوێ. ئەتۆش دەبێ گرام بگۆڕین بۆ کیلۆگرام. ئێ باشە گرام چۆن دەگۆڕێت بۆ کیلۆگرام؟ ژمارەکە دابەشی 1000 دەکەین، گرام بۆ کیلۆگرام دابەش 300 دابەش 1000 هەر دەکاتەوە 0.3. 400 گرام بگۆڕین بۆ کیلۆگرام دیسانەوە دووبارەی دەکەینەوە دابەشی چەند دەکاکە؟ وەڵە دابەش 1000. ئێ دابەش 1000 کە هەر دەکاتەوە 0.4. کاتەها یەکە گۆڕین شتێک ئاوا تێبخە ئاساییە مشکلەمان نابێت. یەکێک بوو لە پرسیارە نایە بەکان. ئەوەشیان ئەو پرسیارە بە هەمان شت دەڵێ لە نمونەیەکی تادا گە بارستای هەرێکان 0.8 کیلۆگرام بێ واتە لە جێ M1 و M2 0.8 کیلۆگرام 0.8 کیلۆگرام دادەنین و ئەنجامەکەمان بۆ دەردەچیت، یعنی پێویستان کە ئەوی شکار بکەین هەر ئاڕەکەی دەوێ کە عەز لێ باش شکارێکی نیەڵە هەستان لێیە یاڵە مشکلەمان نییە با بۆ شکارکەم چکە گچکەکەینەوە دەڵێ لە پرسیاری پێشتردا لە پرسیاری پێشتردا یانی مەبەستی چێ لە پرسیاری پێشتردا قوتابیانی بەڕست یانی مەبەستی ئەوەیە ئێفی جێکە هێزی کێشکردن هەر 8.92 جاران دەتوان سالب 11 بەکاربێنە، یانی بەس مەبەستی ئەوەیە. باشە یاڵە باوەی بەکاربێن 8.92 جاران دەتوان سالب 11. یاڵە با بۆت گەورەکەمەوە بۆی بیبینی 8.92 جاران دەتوان سالب 11 بۆی بەکاردێنم کاکاوە دەڵێ لە نمونەیەکی تادا نمونەیەکی تا ئێفی جێکەی چەند بوو 8.92 جاران دەتوان سالب 11 جێکەش دەیدات بەس بیزانە کاکە 6.673 جاران دەتوان سالب 11 چکە جاری وا داوای دەکا نوێتن دۆتمەتر 2 جار لەسەر کیلۆگرام 2 جار. دەڵێ ئەگەر بارستایی هەر یەکەیان 0.8 کیلۆگرام بێ واتە ئێمی یەکیش 0.8 و ئێمی دووش 0.8. ئایا دووری نێوان چەقەکانی دوو تۆپەکە چەندە؟ یعنی ئار چەندە؟ ئار داوای ئار کردووە چەند بێت بۆ ئەوەی بڕی هێزی کێشکردنی نێوانیان وەک نمونە ئەو دەڵێ بۆی هێزی کێشکردنی نێوانیان وەک نمونەیەکی تا بێت ئەها نمونەیەکی تا هێزی کێشکردن ئەوەندە بوو. بارستایی چۆن کار لە هێزی کێشکردن دەکات؟ ئەوەش با بۆ وەڵام بدەمەوە کاکە ئێفی جیمان هەیە یەکسانە جی ئێمی 1 ئێمی 2 لەسەر ئار دووجا ئەوە یەکێکە لە یاسا گرنگەکان دەمانهەیە ئار دۆزینەوە ئێ ئەمەش ئار دەکاتە گوتمان دەکاتە ڕەجی چونکە ئارەکە توانی دووە نەزانراویشە ڕێگی وەردەگیرێ گوتمان هەر کاتێک نەزانراو ژێرە بوو جێگەی خۆیان دەگۆڕنەوە بڕۆ ئێرە بڕۆ ئێرە ها ئەوە بەکەی خۆت دەتوانین بیجۆڵێنێ ها یاڵە لێگەڕە یاڵە بە بین یاڵە یاڵە جیەکە لەسەرەوە یان لە تەنیشتی فەرقینە ئێمی یەک و ئێمی دوو لەسەر ئێفی جی تاوادانەوە ئێمی یەک و ئێمی دوو لەگەڵ جی لەسەر ئێفی جی بەس دانەوە ژمارەی دانەوە دەرچوو یەکسانە بە ڕەجی کاکە جی چەندە 6.673 جاران دەتوان سالب 11 جاران ئێمی یەکمان چەندە 0.8 جاران ئێمی دوومان چەندە ئەویشە هەر 0.8 دوو جار بینوسە ها چکە بۆ ئێمی یەک و ئێمی دووش کاکە ئێفی جیمان چەندە 8.92 جاران دەتوان سالب 11 ئەنجامی ئارمان دەکاتە ئەوە نووسراوە 0.692 متر. دەڵێ ئایا بارستایی چۆن کار لە هێزی کێشکردن دەکات؟ یعنی دەزانی مەبەستی چ بوو؟ ئایا هێزی کێشکردن و بارستایی پەیوەندیان چۆنە؟ بارستایی لەگەڵ هێزی کێشکردن پەیوەندیان چۆنە کاکە؟ پەیوەندیان ڕاستە وانەیە
پەیوەندیان ڕاستەوانەیە هەتا بارستایی زیاتر بێت هێزی کێشکردن زیاتر دەبێت بەڵام بە مەرجەکە چیە ئەگەر دووری نەگۆڕ بێت باشە چکە دووری بگۆڕێت ئەوش کاریگەری لەسەر دەبێت و ئەو نیزامی تقریبا تێک دەدا ئەوە ساڵک لە وەزاری هاتبووەوە پێویستە ئەوەش بزانین فەرموو یەک پرسیاریان بۆ ئەل دەکەم با ئەکە ئایدی خۆت خۆ فەرقی نییە هەر یەک شتە دەڵێت بڕی هێزی کێشکردن بدۆزەرەوە واتە FG دەڵێ FG بدۆزەوە کە کار دەکاتە سەر کەسێک بارستاییەکەی ئەو بە بارستایی یەکەمی دابنێ ئەو بارستایی یەکەم 6.5 لە کاتی وەستانی لەسەر هەر یەک لەم هەسارانەی خوارەوەدا جابێتەوە لە وەزاری یەکیان دێتەوە یان لە قیالف دێتەوە یان لە قیبا دێتەوە هەرچ بێتەوە ئاسانە ئێستاەوە ئێمێکماندانا ئەوەشیان بە ئێمی زەوی دانێ ئێمی کەپیتەڵ دادنەی ئێمی دوو دادنەی کێشەمان نییە ئەوەشیان ئارا ئەوش دووری نێوانیانە دەیاڵا بە ئەوەی بەکاربێنین ئەو بۆ لەقی جەنابی ئەلف یاڵا هێزی کێشکردن دەکاتە G ئێمی 1 و ئێمی 2 ئاری دووجە بەس دانەوە جیمان چەندە 6.673 جاران دەتوان سالب 11 جارانی ئێمی یەکمان چەندە بابینە خوارێ داینینەوە وڵی ئەوە با زۆر تێکەڵ نەبێت وەرە ئەوەی لابا بە جوانی یاڵە بابینە خوارێت چونکە بارستایەکە بڕەکەی زۆرە جەکەمان چەندە 6.673 جاران دەتوان سالب 11 جاران کاکە ئێمی یەکمان چەندە ئێمی یەکەکەمان 67.5 جاران ئێمی دوومان چەندە ئێمی دوومان ئەوەیە چەندە 5.98 جاران دەتوان موجە 24 ئەوش بارستای دووەمان دانایەوە هەر باش بوو هێنامان خواردانجەی نەدەبوو ئارەکەمان چەندە ئارەکە 6.37 جاران دەتوان موجب 6 نەکەی بکەی لە بیر بکەی چونکە بەخوای تواندوو زۆر جار تەلە بە بەڕێزەکانمان تواندووی لە بیر دەکەن ئەو تواندوە ئارەکە تواندویە بۆیە ئارەکە تواندووی لە بیر مەکە وەڵاهی لە بیرکەی چونکە غەڵەت دەردەچی ئەنجامی FG-مان دەکاتە 663.8 نیوتن قوتابیانی بەڕێز ڕێگایەکی دیمان هەیە بۆ شیکارکردنی FG ئەمن زۆر ڕاملێ نییە هۆکارەکەی بۆ سەر زەوی بەکاردێت بەڵام هەسارەیەکی دیمان بداتێ کە تاودانی کەوتنە خوارەوەی ئەو هەسارە نەزانین ئەوە کێشەمان بۆ دروست دەبێت بۆ نمونە ئەمن دەتوانم FG بە یاسا بدۆزمەوە تەماشا بکە FG دەکاتە MG باشە بارستای کەسەکە چەندە 67 یەکسانە بە 68.5 جی تاودانی زەوی هەمومان لە بەرمانە 9 چەندە 81 ئەنجامە کار دەکاتە چی 663.8 نیوتن تەلەبە دەڵێ ئەو کورتترە بۆ ئەوەی بەکارنێنم بەکاری بێنە ئاساییە بەڵام ئەگەر لەسەر زەوی بوو لەسەر هەسارەیەکی دیبێت ئەوە ئەتۆ ناتوانی ئەو یاسایە بەکاربێنی چونکە ئەتۆ نرخی جی نازانی ئەگەر نرخی جی هەسارەکەی دی بزانی ئاساییە بۆ نمونە مەریخە ئەگەر مەریخت زانی ئاساییە یان بۆ نمونە هەیڤە یان هەر شتێکی دی ئاگدار بە هەیف هەسارە نییە بەس ئەو بۆ خۆدەیە بزانی ئاگدار بە ینی بەڕای من ئەوە ڕێگە پوخت و جوان و باشەکەیە چکە لەوە قەت غەڵت ناکرێت ئەوە بڕۆ لە قیبای شەماشتا هەمان ئیشی دەکەی و بڕۆ بەخێرچ ئەو جارەی دینە سەر پێداچوونەوەی بەندی یەکی سێ با بزانین لە پێداچوونەوەی بەندی یەکی سێ چمان هەیە و باسی چ دەکا و باش دەڵێ گالیسکەیەکی خلیسکا و لە ناو ئەڵلقەیەکی شاوڵیدا با خێرایەکی بڕنەگۆڕ دەجوڵێت سواربووی گالیسکەکە لە بەرزترین خاڵدا سەر و ژێر دەبێتەوە ئایا ئاڕاستەی ئەو هێزە چۆن دەبێت کەوا لە گالیسکەکەی کەسەکەی و نەوی دەکات لەسەر ڕێڕەوە بازنەکەی بسوورێتەوە هەر هێزێک بۆ ئەوەی هەرتەنێک لەسەر ڕێڕەوەکی بازنەی بهێڵێتەوە پێویستی بە چه هەیە چەق هێز چەقە هێزەکەش ئاڕاستەکەی ڕووە و چەقە کەواتە بەشی یەکەمی پرسیارەکە
دەڵێ ئاراستەی هێزەکە ڕووە و کوێ دەبێت ئەتۆش دەڵێ ڕووە و چەق ها ئەو ئەڵلقەیەکی شاوڵیە گالیسکەیەکی خلیسکاو ئاوە لەسەریدا ئاوا دەسوورێتەوە لەسەر ڕێرەوە بازنەیەکەدا دەڵێ لە بەرزترین خاڵدەکە گەیشتە ئێرە و سەرۆژێر دەبێتەوە دەڵێ هێزەکە ئەو هێزەی جوڵە بە سوورەکەی ئاراستەکەی بەرەو کوێیە بەرەو خوارەوەیە باش ئەی چ شتێک وا دەکات لەسەر ڕێڕەوەکە ببینیتەوە یان چ ئەو هێزە دروست دەکات جەماعەت ڕێڕەوەکەی چونکە ئەگەر ڕێڕەوەکە نەبێت ئەو هێزە دروست نابێت کەواتە پرسیاری دووەم بەشەکەی دەڵێ گالیسکەکە و کەسەکەی ناوی دەکات لەسەر ڕێڕەوەکە بازنەکە بسوورێتەوە چی ئەو هێزە دروست دەکات یەکێک لەوەی هێزەکە دروست دەکات ڕێڕەوەکەیە ڕێڕەوەکە و کێشکردنە ڕێڕەوەکە و چییە کێشکردنە ساڵک لە وەزاری و پرسیارە هاتبووە بەڵام ئەوەی یەکەم نات بۆ ئاراسەکەی ڕووچەقە بەس گوتبووی چ شتێک ئەو هێزە دروست دەکات ئەی ڕێڕەوەکە بی کێشکردن سی ڕێڕەوەکە و کێشکردن دی شتێکی دیکەی گوتبوو ئەتۆش دەڵێ ڕێڕەوەکە و کێشکردن ئەوە ئەگەر گالیسکەیەک لەسەر ڕێڕەوەکی بازنەیەدا لە ناو ئەڵلقەیەک سوورایەوە پرسیارێکی جوان بوو یەکەم ئاگادار بە ئەو پرسیاری پێداچونەوەی بەند و بەشەکان بەڕاستی پرسیاریان لێ دێتەوە ئەو بۆیە ئەمن دیاریم کرد کە ئەوانە شیکار بکەم کام لەم بارانەی خوارەوەدا ئەم هێزە دروست دەکات کە جوڵەی بە سوور پەیداکە یان چەقێز پەیداکە فەرقی نییە کیل سوارێک کاکە ئاگادار بە ها چووکە تەلەبەمان هەیە زۆر خەڵەت دەکا لێرە کاکە پاسکیل سوار واتە کەسەکەیە پاسکیل سوار واتە کەسەکەیە کەکەنە کەسەکە پاسکیل سوار واتە کەسەکەیە واتە ئەو کەسەی سواری پاسکیلەکەی دەبێت لەسەر ڕێڕەوەیەکی بازنەی دەسوورێت چ شتێک وا دەکات کەوا جوڵەی بە سوور پەیدا بکات یەکێک سێ هۆکارە ئاگادار بە ئێستاوا هەتا ئێستا تەماشا بکە ئەوە تقریبان دو-سێ جار بۆ 4 جار هاتوتەوە ئەوەیان 2-3 جار بۆ 4 جار هاتوتەوە ئاگادار بە ئەوانە هەردووکیان بە جوانی هاتونەوە زۆر بەڕاخی بەڵام پاسکیل سوارەکە هەتا ئێستا نەهاتوتەوە بۆیە ئاگاداری بە هەتا ئێستا پاسکیل سوارەکە نهاتوتەوە هەر کاتێک گوتی پاسکیل سوارەکە هێزی زینی پاسکیلەکە یعنی کوشتنی پاسکیلەکە لەسەر پاسکیل سوارەکە هێزی زینی پاسکیل سوارەکە واتە کوشتنەکە لەسەر پاسکیل سوارەکە ئەوە دەبێتە هۆی پەیدابوونی چەقە هێزەکە یان جوڵەی بە سوور خاڵی دووەمیان ئەو خاڵی ئەی لە وەزاری بۆت بێتەوە دەڵێ ئەی هێزی زینەکە یان کوشتنەکە لەسەر کەسەکە یان لەسەر پاسکیل سوارەکە خاڵی دووەمیان لێکخشاندن لە نێوان پاسکیل سوارەکە و زینەکە ئەوە خاڵی دووەمیان واتە دەتوانی بڵێ بی لێخشاندن لە نێوان کوشتنەکە یان زینەکە و پاسکیل سوارەکە ها کاتێک دەجوڵێت هێزی لێخشاندن لە نێوان کەسەکە لەگەڵ پاسکیل سوارەکە دروست دەبێت خاڵی سی دەڵێ ئەو هێزەی کە قاچەکانی پەیدانەکەی پێگرتووە ئەو خاڵی سی یعنی ئەگەر بێتەوە دەڵێ دی هەمویان دی هەموو ئەمانە دەبێتە وەڵامی ڕاست ئەگەر ئەو سەیانەی تێدا بوو ئاگادار بە ئەگەر گوتی کام لەمانەی خوارەوە نابێتە هۆی دروستبوونی چەقەهێز بۆ پاسکیل سوارەکە پاسکیل سوار ئاگادار بە دەبێت جوان بخوێنەوە چونکە لەگەڵ پاسکیل فەرقی هەیە پاسکیل سوار واتە کەسەکە گوتی کامە نابێتە هۆی پەیدابوونی چەقەهێز یەکێک لە خاڵەکان دەڵێ هێزی لێخشانن لە نێوان تایە و ڕێگاکە حتمەن خۆ پاسکیل سوارەکە تای پێوە یەکاکە بڵێ ئەو دەبێتە چەقەهێز خۆ بۆەوەی نابێتە چەقەهێز ئەوەی هێزی لێخشاندن لە نێوان تایە و ڕێگاکە ئەو ئی پاسکیلەکەیە بۆ پاسکیلەکە ڕاستە بەس بۆ پاسکیل سوارەکە غەڵەت دەبێت ئاگادار بە ئەوە خراپ نییە بە ئەوەی ڕشکەمەوە جابۆی تێبینی دیکەت بۆ بنووسم کلێر ئەڵ یاڵە ماتۆڕێک گوێ لە من بگرە بە جوانی هات چونکە بەڕاستی ئەوانە وەزاریاتونەوە ئەگەر گوتی ماتۆڕێک ئەگەر گوتی پاسکیلێک هەماشتە ها پاسکیل ماتۆر پاسکیل و ماتۆڕێک نییە مەبەستم هەمان شت دەبێتەوەی پەیدابوونی چەقێز دوای نەچی بڵێ پاسکیل و ماتۆری لێک نەکردەوە یان ئۆتۆمۆبیل ئۆتۆمۆبیل ئەوانە هەمان سیستەمیان هەیە دووبارەی دەکەمەوە گوتی ماتۆر گوتی پاسکیل گوتی ئۆتۆمبیل ماتۆر پاسکیل سوار نەها پاسکیل سوارمان باس کرد پاسکیل ماتۆر
ئۆتۆمبیل گوتی چی دەبێتە هۆی پەیدا بوو کە جوڵەی بە سوڕ پەیداکەیان چەقەهێز پەیدا دەکات ئەتو دەڵی هێزی لێخشاندن لە نێوان تایە و ڕێگاکە چۆن ئۆتۆمبیلەکە تایەکان دەبنە هۆی پەیدابوونی چەقەهێز یان ماتۆر تایەکە دەبێتە هۆی پەیدابوونی چەقەهێز لێخشانی تایەکە لەگەڵ ڕێگاکە یان پاسکیل لێخشاندنی تایەکە لەگەڵ ڕێگاکە دەبێتەوەی پەیدابوونی چەقەهێز گرنگە هێزی لێخشاندن بەڵام ئەگەر گوتی خلیسکێنەیەک خلیسکێنە جەماعەت لەمە گۆشەی مەیدانی پێشبڕکەیەکەوە خۆ خلیسکێنەکە لێخشاندنی نییە نەچی لێخشاندن هەڵبژێری بۆ خۆی دەڵێت دەخلیسکێ خۆ هێزی لێخشاندنی نییە چ دەبێتە چەقەهێزی پێویست هێزی ستون لە بەشی چەماوە ڕێگاکەدا هێزی ستون لە بەشی چەماوە ڕێگاکەدا هێزی ستون لە بەشی چەماوە ڕێگاکەدا دەبێتە هۆی پەیدابوونی چەقەهێز یان جوڵەی بە سوور لە چدا لە خلیسکێنەیەک لە نزیک گۆشەی مەیدانی پێشبڕکەیەکەوە گرنگن وەڵی ئەوانە زۆرمی من ئاگاداریان بە چکاوانە سەر بە چەقەهێزن وەک پێم گوتی چەقەهێز بۆ شتێکی لێ دێتەوە یان شەریعەتەکانی وەیان حسابەکەی وەیان هەردووکیان فەرموو بە پرسیاری سێمیشت بۆشی کارکەم ئەو پرسیاری دووەم بوو خراپ نەبوو جوان بوو ئاگاداری بە لە پرسیاری دووەمدا بزانین چ دەڵێت پرسیاری سێم ئەفوو کوڕێک بارستایەکەی بۆ خۆ دەزانین بارستایی کوڕدەی بارست کوڕە جوان نەبوو بە جوانیکەین کڵێ بارستایی هەمومان دەڵێت زانین کەوا ئێمە ینی بارستایی دوای دەڵێت لە ناو خولێنکەیەکی شاری یاریداکە گۆشە خێرایەکەی گۆشە خێرایەکەی گۆشە خێرایی واتە ئۆمێگا دەخولێتەوە و دادەنیشێت ئەگەر نیوەتیرەی ڕەوڕەوەکە جەماعەت نیوەتیرە واتە ئار یعنی نیوەتیرە ئایا بڕی ئەو هێزە چەندە کە جوڵەی بە سوور پەیدا دەکا کاکە ئەو هێزەی کەوا جوڵەی بە سوور پەیدا دەکە یان جوڵەی بازنەی پەیدا دەکا وەکو پێم گوتی یعنی چەقا هێزە باشە یاڵا فەرموو یاسای چەقەهێز بنووسین FEC ئەو یاسا دەنووسم کە بزانیم درا و داوکراوەکان لەگەڵ کامەی دەگونجێت ئێستا لە پرسیارەکە گەر تەماشا بکەی ئۆمێگای داوە کەواتە ئێم ئاگادار بە هێز ئێمی لەگەڵە ئێم ئار ئۆمێگا دووجا ئار ئۆمێگا دووجا فەرموو باز دانەوە حەقت نەبێت چونکە داوای FEC کردەوە نیعمەڵڵای پێ دەڵێن ئەوە FEC ئێمەکەمان چەندە 90 ئارەکەمان چەندە 11.5 جاران ئۆمێگامان چەندە 1.15 بەڵام توانی دوو لەوەوە ئەگەر FECمان دۆزیەوە ئەنجامەکەی دەکاتە 1368.7 چی نیوتن دەشتوانرێ بۆ شێوەیە بنووسرێت 1.4 چونها سێکە دوای سێکە شەشێک دێتە سەروی دەبێت 1.4 جاران دەتوان تەماشا پۆینتەکە لێرەیە بۆ خۆی هێنامە ئێرە بۆ نمونە پۆینتەکە لە دوای هەشتەکەیە ئەفوو ئەلێرەیە دوای هەشتەکەی دوای هێنامانە ئێرە سێ خانە دەکات هەتا ئێرە ماوە ڕشکەمەوە بە جوانی پێ بڵم ڕاوستە ڕشکەوە تۆزێک ئالۆز بوو تەماشا بۆ خۆی دەکاتە 1368.7 باشە ئەو پۆینتەکە لێرەیە ئەمە پۆینتەکەمان هێناوەتە لای یەکەکە ئەوە تا لێرەماندانەوە ئەگەر ئەوەی بێنینە لای یەکەکە باشە چەند خانەمان هێناوەتە ئێرە 1 2 3 بینیان سەیە کاتە دەتوان موجب سێ ئەو عەزم لێ بوو بۆی بیزانینەوە بۆ خۆت مشکلت لەو توان و ئەو شتانە هەبێت چۆن هەندێک جار تەلەبەمان هەیە کێشەی بۆ دروست دەبێت ئەو جارەیان قوتابیانی بەڕێز چونکە پێداچوونەوەی بەشەکە زۆر بەمان شکار کردووە لە سەر بەبەندی یەکەم سەر بەبەندی دووەم و سێم ماوە دەرسێکی دی ئینشاءالله لە بەندی لە بەشی یەکەم کامل پێداچوونەوەی بەشەکە لەگەڵ هەڵسەنگانی بەشەکە پێکەوە شیکاریان دەکەین هەموو پرسیارەکان و هەر پرسیارێکیش جەنابەت کێشە تێدا هەبوو لە کۆمنتی تەلەڤیزۆنی پەروەردەیی هەولێردا بۆمان بنووسە و لێرە وەڵامەکەت وەربگرە هیوادارم سوودم بە ئێوەی بەڕێز و خۆشەویستگەیان دەبێ خودای گەورەتان لەگەڵ سەرکەوتوو بن